من ناوم هیوا عزیز حسێنە دانیشتووی قەزای کۆیم سەرۆکی ڕێکخراوی شاخەوانی باوەجیم نزیک 4-5 ساڵە گەشت دەکەین بەناو سروشت و شاخەکانی کوردستان. ناوم شارە مستەفایە، ڕاگەیاندار و ڕۆژنامەنووسم. ماوەی نزیکەی 2 ساڵ ئەبێ وەکو سەرپەرشتیار کۆمەڵێک لە چین و توێژی خاوەن پێداویستی تایبەتم لە خۆم گرتووە. هەڵبەت بە تەنیا ئەو کارە ناکەم، ستافێک شاخەوانم لەگەڵایە. دو ساڵە پرۆژەیەک پێشمە هەبوو کە گەشتیان بە خاوەن پێداویستی تایبەت دەکرد بۆ بردنە دەرەوەیان بۆ ناو سروشت. ئێستا ئێمەش کۆمەڵی شاخەوانی خۆبەخشین لە ڕێکخراوی شاخەوانی باوەجی لەگەڵ کۆمەڵی شاخەوانی تر لە شاری سلێمانی بە هاوکاری گروپ و شاخەوانەکانی ئەو شارانەی کە گەشتەکانیان بۆ دەکەین ماوەیەکە گەشت دەکەین بۆ خاوەن پێداویستی تایبەت لە جۆرەکانی ئۆتیزم و داون و نابینا و کەمەندانی دەستە و ئیش لەسەر توانەکانیان دەکەینەوە ئیش بتوانین هەرجارەی بە شێوازێک گەشتیان پێ بکەین گەشتەکان لە شاغڕەوی و لە شاخەوانی و لەسەر کێشی خۆی ببینێتەوە. ئێمە چالاکیەکانمان بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان پۆلێن کردووە، واتە شاخڕەویمان هەیە و ڕۆشتن بۆ سەر شاخ هەر شاخەوانی و دواتر چالاکی سەرکێشیمان هەیە. لە ئێستاە ئەمڕۆکە لە ئامادەکاریین بۆ یەکێک لە چالاکیە سەرکێشیەکانمان کە ئەمە سێهەمین کاری چالاکی سەرکێشیە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان. چەندین ئیش و کاری تری پێشترمان کردووە وەک گەشتکردن بۆ لووتکە بەرزەکانی پیرەمەگرون لە بەفرە، وەکو گەشتکردن بە خاوەن پێداویستی تایبەت بۆ بەرزترین لووتکەی خاڵی عێراق هەم لە نابینا و هەم لە کەمەندامی دەستە. شاخڕەویەکە سەرجەم چینی خاوەن پێداویستی تایبەتەکان بە هەموو جۆرەکانیەوە، واتە نابینا و نابیست و کورتە باڵا و کەم ئەندامی سەرکورسی و ئۆتیزم و شەرل دەماغ و داوانیش ئەمان بەجیا گەشتێکی گشتیان پێ ئەەکەین. ئەو گەشتە گشتیە زیاتر بۆ پتەوکردنی پەیوەندی، دروستکردنی هاوڕێتی، لایەنی دەرونی و هەلی کار لە ناو یەکترا، دروستکردنی خۆشەویستی و نزیکبوونەوە لە یەکتر. ئەم چین و توێژەی کە هەنێکیان زۆر دوورن لە یەک، ئەمەش هەڵبەت تەنها لە شاری سلێمانی نیە، سەرجەم شار و شارۆچکەکان ئەگرێتەوە. ئەو جارە بیرمان لەوە کردەوە بتوانین خاوەن پێداویستی تایبەت لە کەمەندامی دەستە بتوانین ڕۆژێک بتوانین بە ناونیشانی ڕۆژێک لە ناو دەریاچە، ڕۆژێک لە ناو دەریاچەیەک بین کە بتوانین ئەوەی کە لەوانەیە پێشتر ئەوان بیریان لەوە نەکردبێتەوە ڕۆژێک بەسەر بەرن لە دەریاچە، بەڵام ئێمە دەتوانین بە هاوکاری هاوڕێیانم ڕۆژێک لە دەربەندی ڕانی و لێرەوە دەست پێ بکەین. ئەم گەشتانە ئێمە بانگەوازی بۆ ئەەکەینە ڕێ گروپەکانمانەوە، دواتر لە هەر شار و شارۆچکەیەک چەند ئەندامێک کە ئامادە ئەبێت بە پێی ئەندامەکان ئێمە داوای هاوکاریەکەین لە گروپی شاخەوانی ئەو شارانە بۆمان ئەگەیەنە شوێنی مەبەست و کۆ ئەبینەوە و لەوێ گەشتێکی گشتی بەسەر جەم خاوەن پێداویستی تایبەتەکان لە هەموو چین و توێژەکانەکەین. ئێمە ماوەیە کە بیرمان لەو گەشتە کردوێتەوە هەموو ڕێکارە بەرگریەکانمان گرتوۆتە بەر لەوانە هەڵبژارنی باشترین زەوڕەق کە ئەگەر خوا نەخواستە کەشوها شتێک تێ تووشی هیچ شتێک نەبین و تەحدیدی بامان کردووە لەو ڕۆژە، تەحدیدی کەشوهامان کردووە لە ڕووی با و هەور و ئەو شتانەوە کە زۆر ئارامە. جارێک تاخیرمان کردووە لەسەرەوەی کەشوهەوا جێگیر نەبووە نەکا تووشی شتێک بووین. ئیرادەیان، توانایان، حەزیان بۆ سەرکێشی بگرە لە مرۆڤ جەستە ساغەکان زۆر زیاترە.
بۆیە ئێمەش هەر لە کۆی ئەو گەشتانەیە دیاریانەکەین دواتر پەیوەندیان پێواکەین دواتر گروپێک دروست دەکەین کۆمەڵێک کۆ ئەەکەینەوە لەوانەی کە هەست دەکەین و یان خۆیان پەیوەندیمان پێوە ئەکەن داوا ئەکەن سەرکێشیەکانیش فڕین بۆ ئاسمانە ناو ئاوە ڕۆشتن بەسەر بەفرا و ڕۆشتن بۆ لووتکە بەرزەکان واتە ئەو لووتکانی کە زۆرترین شاخەوانەکان پێی ناگەن. ئێمە کۆمەڵی سەرکێشی ترمان هەیە لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت بەڵام یەکەم جارە ڕێگای ئاوی بگرینە بەر کە بتوانین بە مەودای 3-4 سەعات لەناو ئاو بڕۆین و لە ناوەڕاستیش بتوانین لا بدەین و هەمومان خوانێک پێکەوە ئامادە بکەین و بیخۆین و تاوەکو بەبیر ئەوانی بێنەوە کە ئەوان جێگای بەزەینین بەڵکو جێگای ئەوەن کە هەوڵ بدرێن توانەکانیان دەربخرێ ئەوەی کەسێکی ساغ دەتوانێت بیکە ئەوانیش دەتوان بیکەن. ئەم چالاکی کە ئێستا ئێمە لە ئامادەکاریین یەکێکە لەو چالاکیانی بۆ یەکەم جارە چالاکی ئاویەکە 4 خاوەن پێداویستی تایبەتی سەر کورسی 2 کچ و 2 کوڕ کچێک لە کەرکووکە یەکێک کوڕێک لە هەولێرە کچێک لە سلێمانیە کوڕێک لە کۆیە و ئێمە ئێستا لەگەڵ بەڕێزکاکیوە هاتوین بۆ دەربەندی ڕانیە بۆ ئەوەی ئامادەکاریەکان تەواو بکەین و لە داهاتوویەکی نزیکە ئەو چالاکیە سەرکێشی ئاویە بە ئەنجام بگەینی. دیارە هەر لە مناڵیەوە تەمەنم دەگاتە تقریبا 9 مانگ 10 مانگ تقریبا نزیک ساڵێک دەبمەوە تووشی نەخۆشیەک دەبم کە نەخۆشی گرانەتان پێ دەرێن ئەو کات بەو هۆیەوە لەمبەنت دکتۆرشتیوە بەڵام باداخەوە قاچەکانم لە کار دەکەون و نانەوە بە هیچ شێوەیەک چاک نابنەوە دیارە زۆر دکتۆریش پێ دەکەم بەڵام چاک نابنەوە بەڵام من ئێستا دانیشتووری قەزای کۆیم من کە لەو ڕۆژەوەی کە فام کردەوە کە قاچەکانم ئیتر ناتوانم لەسەری بڕۆم ئیتر بیرم کردەوە ئیرادە لای من گرینگە کە من جەستەم نییە دەبی ئیرادەم هەبی ئەوە بوو کۆڵم نەدا یعنی دەستم بە ژیان کردی و هاتم لە 2011 هاتمە ناو سۆسیال میدیا و زۆر گرنگیم بە سۆسیال میدیادا تەنانەت هەر لە ڕێی سۆسیال میدیاوە هاوسەرگیریشم کرد یعنی ئەمەدا گرنگیم پێدا زیاتر من لە سۆسیال میدیا ناسرام وە لە بواری ئایتی حەزم بە باری ئایتیە لە ئەنتەرنێت یعنی ئەنتەرنێت بوارە چکە بوو هیوایە چکە بوو لۆژیان بۆ من زۆر سوودم لێبینی وەکو کەم ئەندامێک بۆیە کەم ئەندامان ئەگەر هەر شوێنەچیان لە دەستدا دەتوان دەرگایشکە بدۆزنەوە تەعویزی ئەم شتەیان بۆ بکاتەوە هیچ بە هیچ شێوەیەک ناومێدی نابی لە مرۆڤدا هەبی. من ناو فاتمە شەمسەدینە من هەر لە مناڵەوە کە لە دایک بووم بە زگماکی خاوەن پێداویستی تایبەت بووم ئیتر لە دەروی وڵات چارەسەرم هەبووە بەڵام لێرە چارەسەریان بۆ کردم نەجاحەتی نەهێناوە بەڵام کۆڵم نەداوە بەردەوام بوومە لەسەر ژیانی خۆم کاری شێوەکاریش ئەەکەم و هەر کارێکی خەیاتیش ئەەکەم و هەر کارێکی تریش هەبێت کە حەزم لێی هەبێ و توانام لێی هەبێت کردومە چونکە ئیرادەت هەبێت هیچ شتێک مەحاڵ نییە.
من تەنانەت هەستم ئەو هەستەی هەمە لە ناخمایە لە وێنەکانما دەرم بڕیوە زۆری وێنەکانیشم باسی معاناتی خاوەن پێداویستی تایبەتەکایان ئەو کەسانێک کە نابێت کۆڵ بدەن لە ژیان ئەبێ بەردەوام بن لە ژیان چکە زۆر کەسانێک هەیە جەستەیان کامڵە بەڵام بەداخەوە ئەوها ڕژبین بیرەکەنەوە نازانن کە لە جێگەیەکی تر ئەتوانن دڵخۆش بن یان ژیانی خۆیان بە شێوازێکی تر دروست بکەن چونکە مرۆڤ بەهێزە وەزیرەکە توانێ هەموو شتێکی هەیە هیچ شتێک مەحاڵ نییە تەنها ئەوەیە مێشکمان بەکار بێنین و دەتوانین هەموو کارێک بکەین. من ناوم گۆران ناسی حوسێنە تەمەنم 30 ساڵە هەر لە تەمەنی مناڵیەوە هەر لە دایک بووم بە شێوەیەکی زگماک خاوەن پێداویستی تایبەت هەردوو قاچم نەبوو و دەرچوو پەیمانگای تەکنیکی هەولێرم بەشی کارگەری یاسا لە ساڵی 2015ەوە تەخەڕوزم کردووە بەڵام دانەمەزراوم نزیکەی 6-7 ساڵە بێت شوفێری تەکسیم بژێوی ژیان و کاری ڕۆژانەی خۆم لەسەر ئەو تەکسیەیە تا ئیستا من چەند ساڵە کاری شوفێری تەکسی یەکەم کەس شتێکی وای نەوتو یعنی بەڵام هەر کەسێک هەڵەگرم لەگەڵ خۆم و سەرەکەی و ئەزانەی خاوەن پێداویستی تایبەتم زۆر دەستخۆشیم لێکە یعنی بەڕاستی ئەو کەسە تەشجیع مەکە قسەی باشم بۆکە ینی هەوڵەدا بەردەوام بم قسەی وام بۆکە کەوا من زیاتر بەردەوام لە کار و پیشە و باشتر هەنگاو بنێم. من هەروەها لەگەڵ ئەو پیشێشما یاریزانی باسکتبۆڵی کە مندامانم نزیگەی 10 ساڵە بێ پەیوەندیم کردو بە ینی پارۆڵمپی کوردستان لە چەندین بتوڵاتی عێراق و کوردستانش بەشداریم کردووە لە ساڵی 2010 لە باغا لە بتوڵی عێراق بەشداریم کرد هەروەها لە سلێمانی لە دووەک لە هەولێر بتوڵاتی کوردستان بەشداریم کردووە من هەوڵەدەم لە داهاتووە ئیشەڵا زیاتر پەرە بە خوێندنەکەم بدەم و ئیشەڵا گە دەرفەتم بۆ بەرەخسێ و خوای گەور بکاتە قسمت ماستەر و دوکتۆراژ بەدەست بێنم ئەگەر قسمت بوو و نکۆڵی ناکەم و ئیرادەی خۆم کۆڵی نادەم. من هەر لە سەرەتای ساڵی 2021ەوە ئەم ساڵەوە لەگەر گروپی شاخەوانی باوازی کۆیە و گروپی شاخەوانی سلەیمانی کە بە هاوکاری مامۆستا بە ڕێزەکان هەر یەکە لە کاکە هیوا و مامۆستا شاراش لە شاری سلەیمانیەوە کۆنتاکتیان هەیە لەگەر کەم ئەندامان منیش هەر لەم ساڵەوە پەیوەندیم پێوە کردن ئەمن ئەوە سێم گەشتمە گەشتێکمان بۆ چای سارا بوو گەشتێکشمان لۆ دۆڵی سماقوڵی بووە ئەمە سێم گەشتمانە ئەمڕۆ کە ئەوەی ئەمڕۆ دەتوانم بڵێم زۆر دەرونی منی زۆر مرتاح کرد یەکێک لەوانە چونکە من نێزگەی 3 سعات وەکو کەم ئەندامە کە ناتوانم لەسەر پێەکان بڕم نیزگەی 3 سعات لە ناو ئاو مامەوە ئەوە زۆر تەحەدایەکەی ژیان بوو لۆ من چونکە زۆر ڕۆژگارێک حەزم بەوەی دەکرد من لە ناو ئاو بزانم چۆن دەتوانم یعنی یەکێک لە هیوایەتەکانم بوو ئەوە بوو لە دەربەندی ڕانیەوە دەستمان پێکرد لە ناو ئاوەوە تا دەگاتە سەروی دوکان ئەمەش نزیک 2 سعات و نیو 3 سعاتی خایەن بەڕاستی ئەوە یعنی هیوایەکی زۆر هیوایەتێکی منی هینادی و یەک شتیکە هەیە لەم گەشتانی ئەم شاخەوانیانە کە هەردوو ئەو خوشک و برا بەڕێزە بەڕێوەی دەبن ئەمڕۆ بۆن منە ئەمڕۆ لە کەم ئەندامانی کەرکووکمان تێدا بوو هەولێرمان تێدا بوو سلەیمانیمان تێدا بوو ئەوە وا دەکا ئێمە دیسان بە یەکتر شاد بینەوە چونکە هاو معاناتەکانی خۆمان بدینین لە هەموو پارێزگا و محافەزە و شوێنەکان ئەوە خۆشیێکە دەدا بەمە کە لە هەموو شوێنێک تێکەڵاوی یەک دەبین من پێم وایە ئێستا لە کوردستان کەم ئەندام چەندی بووە لە بوارەکانی کە پێویستی بەژیانە ئەوەندە لە بواری دەرونیەوە ئەو گەشتانە لۆ دەرونی مرۆڤ زۆر پێویستە بە تایبەت لۆ کەم ئەندام چکە کەم ئەندام کاتێکی زۆر لە ماڵ بەسەر دەبە بەڵام کە دێتە ئەم گەشتانە لە ڕۆژ و شەو جاری وا دەمێنێتەوە بەڵ زۆر مرتاحتا زۆر جەوەکی ئارام وەردەگری بۆن منە ئەوەی ئەو ڕۆکە لە ناو ئاو بوو ئاو خۆی هەر ئاو خۆی دەرونیە لۆ ئارامی دەدات بە مرۆڤ.
بەڕاستی من ئەمڕۆکە لەگەڵ ئەم هاوڕێ خۆشەویستانە و ئێوەی بەڕێز شاکەوە ئەم گەشتە جوانەمان کرد بە دەریاچەی دوکانە چەند ساعتێک لە ناو دەریاچا بووین بەلەم بەڕاستی من لاین دەرونی و یعنی زۆر متاح بووم زۆر دڵخۆش بووم لەگەڵ ئەم هاوڕێ خۆشەویستانەیە کەوا لەگەڵ ئێمە تەعامولەکەن وەکو خۆیان تەنانەت لە هەندێک کاروبارە ئیشانە بە ئێمەش کردووە بۆ ئێمە هەست بە کەم و کوڕی نەخسی خۆمان نەکەین کەوا بڵێن وەڵای ئەمە کە مندامی نابێ ئیشکەین باشنی قوربان زۆر دڵخۆش بووین بەڕاستی ئەم هاوڕێیانش بەڕاستی لایانی ئینسانیان بەکارهێناوە نەکو لایانی بەزەیی بەرامبەر ئێمە حەزەکەن لەگەڵ تێکەڵ بین و هەروە هەمەهەنگیمانە بێ ئیتفاقمانە بێ و لە گەشتەکان و کار و چالێکەکانمان. بە ڕێژەیەکی یەکجار زۆر لەسەر جەم کوردستانی باشوور خاوەن پێداویستی تایبەتەکان پەیوەندیمان پێوە ئەکەن و داوا ئەکەن کە بێنە ناو گروپەکەمانەوە تەنانەت لە ئێستایە ئێمە چوونەتە ناو کەمپەکان و خاوەن پێداویستی ناو کەمپەکان کۆ ئەەکەینەوە لە ڕۆژهەڵاتیشەوە پەیوەندیان پێوە کردوین لە ڕێی تەلەگرامەوە گروپێکی گەورەمان دروست کردووە ئەوە یەکێکە لە ڕێگریەکانمان کە ئێمە ناتوانین بچینە لای ئەوان و ئەوان ناتوانن بێنە لای ئێمە تەنها لە ڕێی تەلەگرامەوە چالاکیەکانمانە بین و چەندین جار داوایان لێ کردوین کە هاوکاریان بکەین بڕۆینە ڕۆژهەڵات کە لە ئێستاە بە سەدان خاوەن پێداویستی تایبەت هاتۆتە گروپەکە و داوا ئەکەن کە ئێمە گەشتیان بۆ ڕێخین ئێمە خۆمان لێرە کێشەمان هەیە لێرە گەورەترین کێشەمان کێشەی سپۆنسەرە وتەنانەت هیچ لایەنێک تا ئێستا هاوکاری نەکردوین هەر ئەوەی کە ئەیکەین تەنها ئێمە وەکو خۆبەخش و هەڵبەت هەنێ لە ڕێکخراو لایەنە تایبەتەکان هاوکاریمانەکەن ئەگینا بەگشتی تا ئێستا هاوکاری نەکراوین بۆیە دەستمان زۆر کورتە و بیرۆکە و بەرنامە یەکجار زۆرمان هەیە ناتوانین وەکو پێویست ئەو بیرۆکە و بەرنامانە بە ئەنجام بگەینن خاوەن پێداویستی تایبەتەکانیش یەکجار زۆرن و توانای ئەوانیش ینی هەنێک لە خاوەن پێداویستی تایبەتەکان توانایان ئیرادەیان هێزیان ئەوەنە زۆرە کە ئەگەر بێت و توانای ئێمەش بەڕادەیەک زۆر بێت و بتوانین ئیمکانیەتمان هەبێ ئەتوانین کاری زۆر زیاتر و باشتر بکەین. خەونی دوای ئەو گەشتەمان ئینشاءڵڵا لەگەر هەمان گروپ حەز دەکەین بچینە یەکێک لە هەرێ لوتکە شاخەسیاکانی کوردستان کە ئەویان بە جەماعی بی زۆر یەک لەوانە هەڵگورد ئینشاءڵڵا بەوێژ دەگەین چونکە ئەم گروپە بەڕاستی ئەوانیش هەر هیمەتی زۆرمان لەگەر دەکەن دەتوانم یەک برێم ئەوان ئیرادەشیان دایتەمە کە ئیت جیاوازیان نییە لەگەر ئێمە و ئێوە جیاوازیەکمان نەما لەگەر ئەو گروپە شاخەوانیی ویان لە ئێمە کردیە هەر چێک شتێک ئەوان ئەنجامیدەن ئێمەش پێمان بکرێ ئینشاڵڵا ئەو خەونەشمان دێتە دی من پێم وایە چۆن ئەوانەی پێش و خەون بوو ئەوەی ئەو ڕۆژ خەون بوو کە سێ سعات لەناو ئاو بمینێنەوە دەتوانین هەموو خەونەکانی کەمان بکەینەوە بەواقع چونکە ئەوەی خەون دەکا بە خەیاڵ ترسە کە ترسن نەبوو لە خەونەکانت دڵنیا بە دەگەی بە خەونەکانت و دەگەی بە واقعی خەونەکانت. لە ڕێکخراوێکم لە کەرکووکە ژمارەمان زۆرە بەڵام لەخوا بەزیاد بێ ئەوانش کەسانی چالاکیان تیا هەیە بەڵام ئیتر نازانم لەبەر چ هۆکارێکە ئەوانش نایەنە دەرەوە خۆیان توانەکانی خۆیان دەربڕنیان خۆیان گۆشەگیر کوڕە لە ماڵەوە من نازان بۆچی ئەو کێشەیان هەیە چونکە مرۆڤ نابێ خۆی گۆشەگیرکە لە ماڵەوە ژیان زۆر خۆشە ئیدی نازانم حەزەکەم ئانش بێنە دەرەوە خۆیان دەرخەن و هیچ شەرمێکی ناوێ چونکە ئەوە دیارەکە لە خۆی گەورە کە بێ بەخشیوین ئەبێ ڕازی بین بە دیاری خوا ئێمە ڕاستە جیاوازین بەڵام جیاوازی ئێمەوە ئەکا لە مرۆڤەکانی تر کە مەسەلەن کەسانێک هەن دڵیان لە ژیان ڕەش بووە بەڵام کە ئێمە ئەبینن گەشتبینە بن ئەوانش بە ژیانە بە ئەوانش بێنە دەرەوە
ئیرادەکانی خۆیان پیشانی خەڵکی بن بۆی ئەوانش چاولەوان بکەن چەند ئێمە ئازاین و ئەتوانین هەموو شتێک بکەین ئەوانش ئەتوانن بیکەن. لێرەوە پامێکم بوو هەموو کەسانی خاوەن پێداویستی تایبەت ڕێز و احترام و حرمەتم هەیە بۆ هەمویان داواکارم لەوانەی کەوا دەستیان لە ژیان بەردا و ناومێد بوون هیچ کاتێک ناومێد نەبن هێز بدەن بە خۆیان هەڵستنەوە چونکە ئەوانش مرۆڤن ئەتوانن زۆر داهێنان و کاری جوان بکەن لەوانەی بە کەسی ئاسایی هەر نەکرێ ئەوشتانە من چەندین دۆست و برادر و هەواڵم هەیە یعنی پیشەی وایان هەیە موزیک ژەنە هەیە بەڕاستی شێوەکارە کەسی وامان هەیە بەهرەی باشی تایە بەڵام بەداخەوە لایانی دەرونیەکەیان هەندێک جارش کەسی ئاسایی و هەروەها لایەنەکان ئەبنە هۆی ئەوەی ئەم کەسانەکەەوە داڕوخاو بن بەهۆی ئەوەی کەوا بەچای بەزەی تەمەشایانەکەن هەست بخۆیان نەقسێ بکەن بەڕاستی ئینسان ئەبێ خۆی ئیرادەی هەبێ نابێ ناومێد بێت ئەبێ مرۆڤ بۆ خۆی بژێت بەتایبەت کە مندام خاوەن پێداویستی تایبەت هەروەها داواکارم لە کەسانی نزیکیان وەکو بەتایبەتی خێزانەکانیان بربەستیانە پێش دروست نەکەن ڕێگایان بۆ واڵا بکەن بۆی بێنە دەرەوە تێکەڵای کۆمەلگا بن و هەروە حەز بەبوونی خۆیان بکەن و بگەڕێن کەوا ژیان زۆر خۆشە یعنی ئینسان با بەدڵی خۆی بژێ پێویست ناکە تو چاو لە کەس بکەی ئەوە چۆنەژێ گرنگەوەیە ئەو ڕێگای کە خۆتا پێیاڕۆیت و ئەژەی قەنەعەتت پێ هەبێ ئەوە موهیمە کە سەرکەویت هەیە. ئێمە تەنها گروپین لە کوردستانی باشوور کە وەکو مرۆڤایەتی و بەخۆبەخشی ئەو کارە ئەەکەین تەنها گروپین کە بەبێ جیاوازی وتومانە بۆ سەرجەم چین و توێژی خاوەن پێداویستی تایبەتەکان بۆیە چین و توێژی خاوەن پێداویستیەکان لە شار و شارۆچکەکان و خۆیان پەیوەندیمان پێواکەن. هەڵبەت بە پێی توانای خۆمان ئێمەش درێخیمان نەکردووە دەستمان بە هەر جێگایەک بکە بە هەر خاوەن پێداویستیەک لە هەر شوێنێک خۆمان هەوڵین پەیوەندیەکەین بەو شارەوە بەو شوێنەوە و بە گروپی شاخەوانی ئەو جێگایەوە هاوکاریمان بکەن بۆ ئەو خاوەن پێداویستی تایبەتە بگاتە لای ئێمە لەگەڵ ئێمە گەشت بکات و بگاتەوە شوێنی خۆی.